بەناوی خودای گەورە و میهرەبان باسی ئەوەی دەکەین نیشانەکانی کەمی مادەی ئاسن. پێش ئەوەی باسی نیشانەکان بکەم با بزانین مادەی ئاسن چ ڕۆڵێکی هەیە لە لەشی مرۆڤدا. ئێمە وەکو مرۆڤ 4 لە بۆ 5 گرام مادەی ئاسن لە لەشماندا هەیە. ئەو 4 بۆ 5 گرامە زۆربەی زۆری لەناو خڕۆکە سۆرەکاندایە، لەناو هێموگلۆبین لەناو خڕۆکە سۆر، کەوا بەرپرسە لە گواستنەوەی ئۆکسجین لە بۆ خانەکان و لە بۆ شانەکانی جسم و لە بۆ ئۆرگانەکان. هەروەها مادەی ئاسن زۆر گرنگە لە بۆ دروستبوونی یاخود دروستکردنی خڕۆکە سۆرەکان لەلایەن مۆخی ئێسکەوە. کاتێک کە مادەی ئاسن کەم دەبێت لەش کەسەکە هەست بەم نیشانانەی خوارەوە دەکات. یەکەم هەست دەکات ڕەنگی زەر دەبێ، ڕەنگی پێسی دەگۆڕێ، هەروەها بێتاقەتیکی زۆر، یعنی تااقەتی نییە هەستێت ئیش بکە، یاخود کاتێک ئیش دەکا زوو ماندی دەبێ، ماسوولکەکانی هیلاک دەبن زوو، دائیمەن سەری دەسوڕێ، پێش چاوی تاریک دەبێ، کە دەڕوات دلە کوتەی دەگرێت و تەنگە نەفەس دەبێ و سنجی قورس دەبێ. هەروەها دائیمەن هەست دەکات دەستی و پێیەکانی دائیمەن ساردن. هەروەها هەست بە ئەوەش دەکات کە حەزی دەچێتە شتێک کە غێرە خواردنە، یان لە جاتی ئەوەی کە خواردنی ڕۆژانە بخوات حەزی دەچێتە شتێکی کەەوە غێری خواردنە، بۆ نمونە حەزی دەچێتە لە مندوزی، حەزی دەچێتە سماق، حەزی دەچێتە ئایسکرێم، ئەو شتانەی زیاتر حەز لێ دەبی. ئەوانەش نیشانەیە کە پێمان دەڵێ ئەو کەسە لەوانەیە مادەی ئاسنی کەم بێ. کەواتە مادەی ئاسن ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە لەشی ئینسان بۆ گواستنەوەی ئۆکسجین وەکو باسم کرد لە بۆ خانەکان، هەروەها لە بۆ دروستکردنی خڕۆکە سۆرەکان لەلایەن مۆخی ئێسکەوە. بۆیە کاتێک مادەی ئاسن کەم دەبێ کەسەکە هەست بەو نیشانانەکە دەکات کە باسمان کرد. دەمەوێت خاڵێکتر باسکەم ئەوش ئەوەیە چۆن چارەسەری بکەین، چۆن عیلاج بکەین کەمی مادەی ئاسن. چونکە دەبینین زۆر جار بە هەڵە چارەسەر کرا بەڕاستی. هەر کەسێک هەر نەخۆشێک هات و مادەی ئاسنی کەم بوو، چ پیاو بێ چ ئافرەت بێ، نابێ عیلاج وەربگرێ حتا نەزانین هۆکاری کەمیەکەی چییە. دەبێ هۆکارەکەی بزانین، ئەو جە چارەسەری هۆکارەکەی دەکەین و کەمی مادەی ئاسنیش چارەسەر دەبێ. هەروەها بۆ ماوەی چەند عیلاج وەربگرێت، چونکە زۆر جار دەبینم زۆر بەغەڵەتی عیلاج وەردەگرن، مانگێک وەردەگرێ واز لە عیلاجەکەی دێنێ، دواتر دووبارە توش دەبێتەوە. مادەی ئاسن کە کەم بوو لە لەش و تاکیدمان کردەوە هۆکارەکەشمان زانی، دەست بە چارەسەر دەکەین. بۆ مودەی چەند ئێمە دەبێت چارەسەر بکەین. هەر کاتێک هێموگلۆبینەکەی یعنی HB-یەکەی گەیشتەوە 12 و بەرەو سەرەوە، ئەو کات دەبی پاش ئەوە 3 مانگ بۆ 6 مانگ دەبێت کەسەکە عیلاج بخوا بۆ ئەوەی خەزنی جسمی بگەڕێتەوە، بۆی فریتین بگەڕێتەوە، مادەی ئاسن بگەڕێتەوە، بۆ ئەوی دووبارە تووشی کەمی مادەی ئاسن نەبێت. ئەوە بەو شێوەیە نیشانەکانمان باس کرد. هەروەها دەبی هۆکارەکەی بزانین و چارەسەرەکەشی ماوەکە زۆر گرنگە، نەک مانگێک عیلاج وەربگرێ و واز لە عیلاجەکەی بێنێ. دەبی بەلای کەمەوە پاش ئەوەی کەوا HB-یەکەی یاخود هێموگلۆبینەکەی تەبیعی بێەوە، کەواتە بە کوردی خۆمان با بڵێن بە ئاسانی بڵێن نسبەی خوێنی تەبیعی بووە، دەبێت 3 مانگ لە بۆ 6 مانگ عیلاج وەربگرێ بۆ ئەوەی خەزنی جسمی بگەڕێتەوە و دووبارە تووشی کەمی مادەی ئاسن نەبێت. بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.